سڵاوتان لەبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش تا دێت ناڕەزایەتی چین و توێژە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری ڕۆژانە فراوانتر دەبن. تەندروستکاران باز لە مانگرتنی سەرتاسەری دەکەن. ژمارەیەکی زۆر لە مامۆستایان ماوەی چەند ڕۆژێکە بایکۆتی دەوامیان ڕاگەیاندووە و ناچنەوە سەر کارەکانیان. ئەمڕۆژ ژمارەیەکی زۆر لە کاسبکارانی ناوچەی پیشەسازی لە سلێمانی خۆپشاندانیان ئەنجامدا. هەموو ئەمانە لە بەرامبەر نەبوونی خزمەتگوزاری پێویست و هاوکات خراپی دۆخی ئابووری لە هەرێمی کوردستان و دواکەوتنی زۆری دابەشکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستانە. لە بەرامبەر ئەمەدا لایەنی پەیوەندیدار کە حکوومەتی هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا بێدەنگە و وادەی دابەشکردنی موچە و هاوکات وەڵامدانەوەی داخوازی ناڕەزایەتیەکانی خەڵک دیار نییە. من بۆ گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە میوانداری بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین مامۆستای زانکۆم کردووە. سڵاوت لەبێ کاک دکتۆر، ئەم کاتت باش. وەک دەزانی ناڕەزایەتیەکان جارێکی تر لە هەرێمی کوردستان سەری هەڵداوەتەوە، لە بەرامبەردا حکوومەتی هەرێم تا ئێستا بێدەنگە. پێتان وایە بێدەنگی حکوومەتی هەرێم بۆچی دەگەڕێتەوە؟ تاکەی ئەم ناڕەزایەتیانە بەردەوام دەبن؟ سڵاو لە جەنابێت، هیوادارم هەموو لایە تەندروست بن. ئەوەی لە هەرێمی کوردستانە هەیە لە فۆرمی دەرەوەی حکوومەتە، واتوانم بڵێم ڕەنگە باشترین ناو بۆ ئەم حکوومەتەی ئێستا بریتی بێت لە ئەنجومەنی پاراستنی بەرژەوەندیەکانی بنەماڵە و خێزانە سیاسەکانی هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستانە دەسەڵات هەیە و لە دەسەڵاتیشە دەسەڵاتێکی بنەماڵەییە و دەسەڵاتێکی جەردەییە. ئەوەی کە گوێ نادا بە داخوازیەکانی خەڵک، بە ناڕەزایەتەکانی خەڵک، ژیانی خەڵکی بەلاوە گرنگ نییە، سەروەری خاکی هەرێمی کوردستانی بەلاوە گرنگ نییە، هەڕاجکردنی خاکی هەرێمی کوردستانی بەلاوە گرنگ نییە. ئەوەیە کە ئەم دەسەڵاتە بەمانە فەلسەفەکەی خاڵیە لە ئەخلاقی سیاسی یاخود لە مۆراڵی سیاسی. طبعا ئەخلاق بەماتان نەریتی و باڵێندابوونەریت نا، ئەو مەمەسم لە ئەخلاقی سیاسیە. سادەترین شت هەستکردن بە بەرپرسیارەتی، ڕازگۆیی و ئەمە مەسەلەی ئەخلاق هەم لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر، هەم لە کاتێکەوە بۆ کاتێکی تر، هەم لە سەردەمێکەوە بە سەردەمێک تێگۆڕێ. مەسەلە فەلسەفەکەی کە پەیوەندیدارە بە ئەخلاقی سیاسیەوە، چکە ئەمانە داماڵراونەوە بۆ لەبەرەوەی لە ڕاستیە ئەو ڕەفتارانەی کە ئەیکەن، ئەو بڕیارانەی کە ئەیدەن، ئەگەر سیاسەت هونەری بەڕێوەبردن و بڕیاردان و ڕێخستنی کۆمەلگا بێ، تۆ بێ ئەمە بە جۆرێک بکەیت کە لە قازانجی ئەکسەریەت بێ، کە با بڵین زەرەر و زیان بە خەڵک نەگەیەنی، بڕیارەکان و لەسەر ژیانی خەڵک ڕنگدانەوەی خراپیان نەبێت، لێکەوتەی خراپیان نەبێت، بە شێوەیەکی جەردەیی مامەڵە نەکەی، کەرامەتی ئینسانەکان پارێزراوە بێ، ئازادی فراهەم بێ، ڕۆژنامەوان نەکوژی، میدیا نەسووتێنی، خاک نەفرۆشی، لەگەڵ داگیرکەران علاقاتی مخابەراتی و ژێربەژێر نەبەستی. لە 30 ساڵی ڕابردووە و بە تایبەتی لە دوای دروستبوونی یەکەم کابینەوە لە 1992 بەدواوە، لە ڕاستیە هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتی کە هەیەی لێوان لێوە لەمانە، بۆیە دەسەڵاتێکیش کە با بڵین ئەم جۆرە مۆراڵە سیاسی نەبیەوە خاڵی بێ لە ئەخلاقی سیاسی، بێگومان بەم جۆرە مامەڵاکە ملهوڕانە مامەڵاکە، وەکو ئەوەی کە بۆ نوێن کاتی خۆی کە چەرچەڵ و توێتی منە و کارانەی کە لە دەرەوەی وڵاتەکەم کردو ماگە لە ناو وڵاتەکەما بم کردایە، ئەوە هاتاماوم لە زیندان هابووم، چکە هەمووی دوور بوون لە ئەخلاقی سیاسیەوە. بۆیە ئەم کارانەی ئەمانە لە ڕاستیە پێویستی بەوە هەیە هەر هەمویان محاسبە بکرێن لەسەری، ینی بەوەی کە گوێ نادەن بە خەڵک بە ناڕزایەتەکان و هەمیشە پاساوی نامەنطقی ئەدۆزنەوە، کێشێکی تر لە بنەماکانی نەبوونی ئەخلاقی سیاسی لە بەڕێوەبردوون لە دەسەڵات و لە حکومڕانە ئەوەیە کە هەمیشە پاساوە دۆزێتەوە، پاساوی نامەنطقی ئەدۆزێتەوە بۆ ئەو کارە خراپانەی کەیکا کە لێکەوتەی هەیە لەسەر ژیانی تاک بە تاجی هەوڵاتیان. تۆ سەیری با بڵین حکوومەتکە، ئەنی ئەو گەرە و زاراوەیە لە جێخۆیان ڕاست بێ، بزانە سەرۆکی ئەنجومەنی وەزیران چۆن قساکە، بزانە ئەوە موتەبێژەکان چۆن قساکەن، بزانە با بڵین بەشێکی تر لەوانەی کە لە ناو کابینەکان چۆن قساکەن،
ینی دوای ئەو هەموو ناڕەزایەتیە دوای ئەوەی کە نەوت ئێستا سەر و $130 تازە بە تازە ناتوانێت وەکو ئەو کاتێک کە $60 و $50 بووە موچەی خەڵک دابین کە اینجا ئەژڵێت ئێمە ناچین ببین بە سوالکەر ئەسڵەن با بڵین حکومڕانی تەندروست و بە مۆراڵ و بە ئەخلاقی سیاسیەوەیە کە فعلا نەبێت سوال کار میلەتەکەی خۆشگوزەران بێ میلەتەکەی خۆش بژێنێ نەک میلەتەکەی برسی بکە میلەتەکەی بخاتە سوال بەڵام خۆی خۆشگوزەران بێت و خۆی بە کاک دکتۆر ساڵانە لە هەرێمی کوردستان چەند مانگ جارێک ناڕەزایەتی هاوڵاتیان دیسانجارێکتر سەر هەڵدەداتەوە زۆر جار دەکاتە بەکارهێنانی چەک و توندوتیژی و کوشتن و برینداربوونی زۆری لێ دەکەوێتەوە پێتان وایە بۆچی تا ئێستا لە هەرێمی کوردستان هەموو ئەم ناڕەزایەتی خۆپشاندانانەی کە هەبووە توانای ئەوەی نەبووە کە گۆڕانکاری گەورە دروست بکات بۆ ئاراستەی کە بۆتە هۆکاری سەرهەڵدانی ناڕەزایەتیەکان لە ڕاستیە هەرێمی کوردستان با بڵین ئینسان ئەگەر واقعەکەی خوێنێتەوە ئەتوانم بڵێم وەکو چۆن حکومڕانەکەی لە خراپیە لە جیهانە هاوشێوەی نییە یعنی ئەمە اعترافی خۆیانە لە کۆبوونەوەکانی خۆشیانە ڕەنگە لە میدیاوانەڵێن بێگومان بەڵام بە دڵنیایی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەوەی کە پارتی وێچێتی بنیاتیان ناوە لە 30 ساڵی ڕابردووە بە هیچ جۆرە لە خراپیە هاوشێوەی ئەمە نادۆزیتەواتە نمونەیەکی تاک و تەنیا و ناوازەیە هەر بۆیە ئەمە وای کردووە ئەم شێوازی ناڕەزایەتیانەش لە هەرێمی کوردستانە تا ئێستاکە گۆڕانکاری گەورەی بەرهەم نێناوە بەڕاستی ینی ئێمە دەوڵەت نین سنوێشی دیاریکراومان نییە جێیشمان نییە بەواتای کەلیمە ئەو جێشەی کە لە ناڕەزایەتەکانە بێتە بەرەی خەڵکەوە نەکچێتە بەرەی دەسەڵاتەوە و دەسەڵات و گەندەڵکاریان بپارێزێ واروەها سیاسەتیش وە پەرایبەتی پارتی وێچێتی ئیشیان لەسەر پەرتکە و زاڵبە کردووە هاتوون شارەکانی کوردستانیان کردووە بە گژی یەکتریە هاتوون چین و توێژەکانیان کردووە بە گژی یەکتریە هاتوون لەسەر بنەمای حیزبی و سیاسی درزێکی قوڵیان لە بینی خەڵکی هەرێمی کوردستانە دروست کردووە بەشێکی زۆر لە خەڵک یاخود بەشێکی زۆر لەوانەی کە منتەمین بۆ خۆیان هاتوون بەرژەوەندی بچووکیان بۆ دروست کردوون کە لە کاتێک ئەگەر بێت و حکومڕانێکی تەندروست هەبێ لە هەرێمی کوردستانە ئەوە هەموو خەڵکێک دەتوانێت بە شێوێکی زۆر باشتر لە ئێستا لە داهاتی کوردستان سوودمەند بێ بۆیە هەموو ئەمانە بەیەکەوە ئەم مەسەلا کولتورێک بەسەراحەت کولتوری جەلالی و مەلایی لە 64ەوە بۆ ئێستا دەمەزەر دەکرێتەوە بە فۆرمی جیاواز بە میکانیزمی جیاواز بە شێوازی جیاواز ینی شارەکان کراون بە گژی یەکتریا وەکوتم چین و توێژەکان کراون بە گژی یەکتریا ئەمە وای کردووە ینی چین و توێژەکان شارەکان با بڵێن ناڕەزایەتیەکان لە کاتێکا کە پێویستە دەستباری یەکتری نەبن سە بۆ نمونە کە ئەمڕۆ کاسبکارانێتە سەر شەقام پێویستە فەرمانبەر و موچەخۆریشی لەگەڵا بێ کە موچەخۆر و فەرمانبەرێتە سەر شەقام پێویستە کاسبکار و بازاڕیشی لەگەڵا بێت دەمەوێت بزانم بۆچی گلەی هەردەکرێت با لەبارەی گلەیەکانیش لە چین و توێژە جیاوازەکانەوە پرسیار بکەم هەمیشە ئەو گلەیە لەناو هاوڵاتیان هەیە کە چین و توێژە جیاوازەکان پشتگیری یەکتری ناکەن بۆچی پێتان وایە لە هەرێمی کوردستان تا ئێستا بۆ ئەو هۆشیاریە سیاسیە گشتیە دروست نەبووەکە لە بەرامبەر هەر داواکاریە کە توێژێکی دیاریکراو هەیەی بۆچی هەموو توێژەکان بەیەکەوە پشتگیری یەکتر ناکەن هۆکارەکەی چییە؟ لە ڕاستیە بەشەشیان باس کرد وەکوتم دەسەڵات تاوان هۆکاری سەرەکیە ئەم کولتورەی کە وەکوتم لە 64ەوە درێژەی هەیە ئەو هۆشیاریە گشتی کە پێویستە لای هاوڵاتی هەبێت بۆچی تا ئێستا دروست نەبووە بێگومان ئەبێ ئەمە دروست بێت یعنی بەداخەوە ئینسانە بێت وەکو چۆن لە کوردەواریە ئەڵێت دەرزیە بکە بە خۆتە اینجا سوژنیە بکە بە خەڵکە بنەمای ڕەخنە و ڕەخنە لە خۆگرتن ئەبێ ئێمە میلەتەکەمان ڕاچڵەشێنین ینی ئەبێت ڕەخنە بکەین لە میلەتەکەشمان بەڵێ بێگومانێکێک لە هۆکارەکانی سەرنەکەوتنی ناڕەزایەتەکان لە پاڵ سیاسەتی پەرتکە و زاڵبەی دەسەڵاتی بنەماڵەیی لە هەرێمی کوردستانە بریتە لەوەی کە چین و توێژەکان بەداخەوە دەستباری یەکتری نین بەداخەوە پشتی یەکتری ناگرن یعنی کە خوێنکارێتە سەر شەقام مامۆسا لەگەڵی ناچێت دایک و باوکی لەگەڵی ناچێت کە مامۆسا لەسەر شەقامە دوکانەر بازار دوکانەکاندا ناخەن و لەگەڵیا بڕۆن
مامۆسای ئاینی لەگەڵیان ناڕوە. ینی بۆ نمونە لە ڕاستیات جەوهەری دین بریتە لە ڕوبەڕووبوونەوەی زاڵم ستەمکار، بریتە لە چاندنی بوێری لە ئینسانە. بۆیە ئەرچێکی ئاینیشە، ئەرچی هەموو ئەوانەیە کە بەڕاستی خۆیان بە بانخوازە زانن، ئەرچی مامۆسایانی بەڕێزی ئاینیە کە پشگیری هەموو چون دۆژەکانکەن جا وەکو چۆنەڵێ بە وتارە بە قسەیە بە هاتنە سەرجادەیە لەگەڵیانە. بۆ نمونە شۆفێران یعنی کە کێشەیان هەیە دەبێت ئەوانی تر لەگەڵیان نابن بە هەمان شێوە کە چین دۆژەکانی تر کێشیان هەیە ئەبێ شۆفێران لەگەڵیان بن. ینی ئەمە شتێکە ئێمە ئەبێ دەست خینە سەر برینەکە بۆی بتوانین چارەسەری بۆ بدۆزینەوە. بەڵێ پێویستە لەم ڕوانگەیەوە ئێمە ڕخنەی خۆمان بکەین و هەروەها چین و توێژەکان چیتر ناکۆکی بچووک وەلانێن، ناکۆکی حیزبی وەلانێن. ینی بۆ نمونە ناکرێت کە تۆ داوای ژیانێکی باشەکەی ڕاستە و خۆ کەسێک کە سەر بە حیزبێکی دیاریکراوە پارتیایە چێتێ دەسەڵاتە یەکسەر بیری بۆ بچێت ئەمە چۆنە بێت و ئەی حیزبەکەی من و ئەگەر نازام چی ئەوانە. ئەرچی حیزب ئەرچی حکوومەت ئەرچی دەسەڵات لە هەموو حیزبی حکومڕان هەڵبەتە ئەوەیە کە خۆشگوزەرانی بۆ میلەتەکەی بەرهەمبێن، نەک با بڵێن برسێتی و قات و قڕی و کەمکاری بۆ میلەتەکەی بەرهەمبێنێ. لە پاڵ دروستبوونی ئەو ئەرکە دەستە جەمعیەی و ئەو هۆشیارە گشتی کە بۆ هاوڵاتیانی بۆ چین و توێژە جیاوازەکان لە ناو کۆمەلگا پێویستە دروست بێت. بێگومان لە پاڵەوەیە لە کاتی بوونی ناڕەزایەتی و خۆپشاندان پێویستی بە هێزێکی سیاسی یان ڕابەرێکی سیاسی دیاریکراو هەیە کە ڕابەرایەتی ناڕەزایەتیەکان بکە لانی کەم ڕێکیان بخات. لە هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی کە بەردەوام هێزی جیاوازی ئۆپۆزیسیۆن هەبووە تا ئێستا چەندین ساڵەکە ناڕەزایەتی توند هەیە، هیچ هێزێکی سیاسی بە ڕوون و ڕاشکاوی و بە فەرمی پێشگیری خۆی بۆ ناڕەزایەتیەکانی خەڵک دەرنەبڕیەوە بە فعلی، تەنیا لە چوارچێوەی ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکان ماوەتەوە. پێتان وایە نەبوونی ئەم هێزە سیاسیە تا چەند هۆکارە بۆ ئەوەی کە ناڕەزایەتیەکان ئاوا بە پەرش و بڵاوی بمێنەوە هیچ کاریگەریەکیان نەبێت. بێگومان لە پاڵەوانەی کە باسم کرد ئەو تایبەتمەندیانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە کە وەکوتم دەوڵەت نییە، سیادەی نییە، جەیشی نییە بەمانە زانستیەکەی ڕاستیان لە هەرێمی کوردستانە هێزی شەخصی هەیە. ینی هەر مەسئولە و هەر بنەماڵەیە و هەر خێزانە سیاسیە هێزێکی تایبەت بەخۆی هەیە کە ئەمە لە ڕاستیان لە فەرهەنگی دەوڵەتداریە جێگەی ناگرێتەوە. لە پاڵ هەموو ئەوانەی کە باسمان کرد کە شواردەوری ئێمە بە با بڵین دوژمنەکان و نارەکانمان تورکیای ئێرانە کە بەڕاستی باشترین هێزیش بۆ جێبەجێکردنی ئەجەندەکانی ئەوان پارتی وێچێتیە. ینی من ئەمەم قسەش بکەم پارتی وێچێتی لە ڕووی دەورانی مێژوویەوە ئیشی خۆیان تەواو کردووە، دەورانی مێژوویان تەواو بووە. ئەوەی هێشتونەوە بەڕاستی ئێران و تورکیایە ئەمە بەو معنایە نییە ئێمە هەنگاو هەڵنەهێنین، ئەبێ هەنگاو هەڵبێنین. ئەستەن درەنگ کەوتوین لە گۆڕینی ئەم دەسەڵاتە جەردەیە بنەماڵەیە بە دەسەڵاتێکی ڕەشید کە لە خزمەتی خاک و خەڵکاوێ. بەڵام ئەوە واقعەکەیە. سەبارەت بە پرسیارەکەش بەڵێ بێگومان ڕێخستن پێویستە، هێزی سیاسی پێویستە و لە هەموو عالەما معارەزە میشاناکە و پێویستە معارەزە لە ڕاستیە کار لەسەر با بڵێن گۆڕینی دەسەڵات و حکومڕانی بکە، نەک با بڵێن تەنها لە چوارچێوەی بەیاننامە پشتگیری ناڕەزایەتی بکە. ئەرچی هەموو هەوی هێزانەی کە دەرەوەی دەسەڵاتن، ئەرچی هەموو ئەو ڕێکخراوانەیە کەسایەتیەکانە، هەموو ئەوانە ئەبێت بەڕاستی لە چوارچێوەیەکە کار بکەن بۆ ئەوەی ئەم ناڕەزایەتیانە ئەم ئەنجامی هەبێ و خەباتی مەدەنی کە لە هەرێمی کوردستانە توانم بڵێم زۆر بەکەمی وەکو هەموو شێوازەکانی تاقی کراوەتەوە پێویستە لە ڕێگەی خەباتی مەدەنیەوە، لە ڕێگەی مانگرتنی سەرتاسەریەوە، لە ڕێگەی پەخستنی دەسەڵات و حکومڕانیەوە ئەمانە دروست بێ. بۆ نایکەن لە ڕاستیە کەم تەرخەمیان کردووە. هێزی وەکوتم ئۆپۆزیسیۆن ئەرچیەوەیە کە ڕابەرایەتی بکە، ڕەنگەوە وەڵامەکەی لای خۆیان بێت کە بۆچینیان کردووە. بەڵام لەبارەی ئەو کەسایەتیانەوە بزانم کە ئێستا پێشتر لە ناو چەند هێز و حیزبێکی سیاسی دیاریکراو بوون، بەڵام ئێستا لە دەرەوەی
هێز و لایەنە سیاسیەکانن لە ماوەی 2 ساڵی ڕابردوو باز لە جموجۆڵی جیاواز و هەوڵی جیاواز دەکرا بۆ دروستکردنی بەرەیەکی سیاسی نوێ بە تایبەت بۆ ڕابەرایەتیکردنی شەقامی ناڕازی. ئەو جوڵانە بەکوێ گەیشتن تا ئێستا بەردەوامن یاخود هیچی وایەکەی بۆ ئەوی کە لە دەرەوەی هێز و لایەنە سیاسی تەقلیدیەکان هێزی نوێ بە تایبەت هێزی مەدەنی بۆ ڕابەرایەتیکردنی شەقام دروست ببێت لە هەرێمی کوردستان؟ تاوان حکمی مێژوو پێمانەڵێت کە یعنی مێژوو لە گۆڕانکاریایە ناوەستێ و هەروەها دروستبوونی هێزی سیاسی نوێش هێزی جەماوەری نوێش ئەمە بابەتێکە یعنی لە مێژووە هەبووە و لە هەرێمی کوردستانە تا ئێستا چەندین هێزی نوێ سەریان هەڵداوە دروست بوون. ئەوەی کە پرسیارەکەی جەنابوو ئەم مناقەشانە ئێستاش هەیە، ینی کۆمەڵە بیر و بۆچوونی جیاواز هەیە. ڕەنگە بیر و بۆچوونێک لەوانە ئەوە بێت کە چۆن دەسەڵات هەیە، بەرەی دەسەڵات هەیە، بەرەی گەندەڵکاران و با بڵێن نەوت فرۆشان و خاک فرۆشان هەیە، لە بەرامبەریشە بەرەیەک هەبێ بەرەی چاکەخوازان بێ، ئەوانەی کە ئەیانەوێت حکومڕانێکی ڕەشید لە هەرێمی کوردستانە هەبێت. جا ئەمە هەموو حیزبیشی تیابێت و کەسایەتیشی تیابێت و ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیشی تیابێت کە لە قازانجی گشتی و لە بەرژەوەندی گشتی کارەکە. ئەمە بۆچوونێکە. بۆچوونی تر هەیە کە پێویستە هێزی سیاسی نوێ دروست بێت. بۆچوون هەیە پێی وایە لە ڕێگەی لیستێکی ئینتیخابیەوە با بڵین گۆڕانکاری دەست پێ بکەیتوانە. بۆی هەموو ئەمانە هەیە و ینی یەکتربینین هەیە و خەڵک مناقەشاتەکە چ بە شێوەی فەردی چ بە شێوەی گروپ کە شتێک دروست کرێت با بڵین هەموو ئەمانە کۆکاتەوە لە بەرامبەر ئەو دەسەڵاتە ستەمکارەی کە وەکوتم دەورانی مێژووی تەواو بووە بەڵام پەیوەندی ژێربەژێری ئیقلیمی هێشتێتەوە. باشە، ئێستا کە دۆخی هەرێم بەو جۆرەیە موچە دواکەوتووە، خەڵک ناڕازیە بەگشتی، باجێکی زۆر خراوەتە سەر کاسبکاران، چین و توێژە جیاوازەکان بەردەوام باز لە ناڕازایەتی و مانگرتن دەکەن. حکوومەتی هەرێم ئەمڕۆ وتەبێژی حکوومەتی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیە باسی لەوا کرد کە با هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێم گوێ بۆ ئەو کەسانە نەگرن کە لە سۆشیال میدیاوە کاری تێکدەرانەکەن و داوای موچەی خەڵکەکەن. پێتان وایە بەڕاستی ئەوانەی کە لەسەر جادەن و لە سۆشیال میدیاوە ئەوان دەڵێن داوای موچەی خەڵک دەکەن، داوای دابینکردنی پێداویستیەکانی ڕۆژانەی خەڵک دەکەن لای حکوومەتەوە، بەڕاستی ئەوان گێرە شێوێنن بەو جۆرەیە کە وتەبێژی حکوومەت وتی حکوومەتی هەرێم بەڕاستی دڵسۆزی هاوڵاتیانی خۆیەتی یان بابەتەکە چۆنە؟ لە ڕاستیان من لە سەرەتاوە باسم کرد، ینی من بۆ خۆم گومانەکەم ئینسان لە ڕووی زانستیەوە زاراوی حکوومەت گونجاو بێ بۆ ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان. چکە حکوومەت لە عالەمات چەند ئیشێکی دیاریکراوی هەیە، پاراستنی سەر و سامان و ئەمنەتی هاوڵاتیان، دابینکردنی لایەنی کەمی ژیان و دابینکردنی لایەنی کەمی خزمەتگوزاریەکان کە ئەمانە یعنی لە هەرێمی کوردستانە هەر هەمووی خراوەتە ژێر پرسیارەوە، هەر هەمووی لە ئاستی نەبوونایە. ینی تۆ بێنە بەرچاوی خۆت ئێستا ئەمڕ بەیانی دەی مانگی سێیە هێشتا موچەی مانگی دوودا بەش نەکراوە. وەرە بڕۆ بۆ خزمەتگوزاری کارەبا بزانە ئەگەر کارەبای کەرتی تایبەت و ینی مۆلیدە و ئەمانە نەبێ ئایا حکوومەت توانیوەتی کارەبا بۆ خەڵک دابینکار نەخێر، ئایا نەخۆشخانەکان بڕۆ بزانە لە بۆ نەخۆشخانەی شوێک تعلیمی یا شار لە سلێمانی چەند ساڵە پێش ئێستا ڕۆژانە چەند عملیاتی تیاکراوە، ئێستا چەند عملیاتی تیاکرێتوانە. خوێندنگاکان بڕۆ بزانە لە تەنیشت خوێندنگا حکوومیەکانەوە چەند خوێندنگا و زانکۆ و پەیمانگای ئەهلی کە هەمووی بزنس و هینی بەشی زۆری ئەم مەسئولانەی یەکێتی و پارتیە کراوەتەوە. بۆیە حکوومەت لە هەموو سێکتەرەکانە فەشەلی خواردووە کە وەکوتم من بۆ خۆم گومانەکەم لە ڕووی زانستیەوە حکوومەت بۆ مەڕاست بێت. دەسەڵات لە هەرێمی کوردستانە شکستی خواردووە و هەمیشە خەڵک ئاستێکی وشیاری سیاسی زۆر بەرزی هەیە. بەڵام حکوومەتی هەرێم بەرپرسانی هەرێم بەگشتی زۆر جار باس لەوە دەکەن کە گرفت و کێشە سیاسی و ئابوووریەکانی نێوان هەرێم و بەغدا هۆکاری سەرەکی ئەو بارودۆخەیە کە لە هەرێمی کوردستان دروستوە بە تایبەت لەبارەی موچەوە. هەمیشە هەموو مانگێک چاوەڕێ ئەو 200 میلیارد دینارن کە حکوومەتی بەغدا حکوومەتی عێراق لە چەند مانگی ڕابردوودا لە ماوەی ساڵی ڕابردوودا ناردوویەتی. ئێستا کە داتا و ژمارەکان لەبارەی داهاتی نەوت و داهاتی خەڵک و مرگەکانەوە لە هەرێمی کوردستان بڵاو دەبێتەوە، جیاوازیەکە هێندە زۆرەکە،
هاوڵاتێکی زۆر ئاسایی دەزانێت کە حکوومەتی هەرێم بەبێ ئەو 200 ملیارێکە لە بەغداوە دێت دەتوانێت موچە و خزمەتگوزاریە دارایی و خزمەتگوزاری گشتیەکان دابین بکات. بەڵام بۆچی حکوومەتی هەرێم و بەرپرسانی حیزبی و حکومی لە هەرێم هەمیشە هۆکاری کێشە و گرفتەکان بە یەخەی بەغدایە هەڵەواسنەوە؟ کاک ڕاڤیار، ینی ئەوە یەک تاڵیقی خێرادەم ئەو قسەی هەچ کەس کردبێتی جا لە هەج ئاسێکی حکومیە بێت پارسی قسێکی زۆر نامەسئولانەیە، قسێکی زۆر ناسیاسیانەیە بە پێچەوانەوە ئەوە دەسەڵاتە کە نەک هەر با بڵین ژیانی خەڵکی تا ئاستی مەرگ بردووە، خاشی فرۆشتووە، وڵاتی کاول کردووە و کەوتۆتە سەر چۆک بۆ دوژمنەکانی کورد و بەڵام لە ناو خۆشیە هەمیشە بە شێوەیەکی ڕق و نامەسئولانە مامەڵاکە. ئەمانە هاوشێوەی سەدام چۆن لە کاتی داگیرکردنی کۆیتە هەموو دنیا پێیوت بکشێرە و نەکشایەوە، بەڵام دوایی لە ژێر خێمەیەکە لە سەفوان تەسلیم بوو و هەموو شتێک کە تەنازول بوو کردی. ئەمانش لە کاتی ڕێفراندۆمە هەموو دنیا پێوتن ئەمە مەکەن کردیان، بەڵام کە دوایی بینیمان 150 خاچی کوردستانیان لە دەستدا و دوایی چۆن خۆیان مەجبوری بەغا بوونەوە. اینجا ئەمەی مەسلەی بەغا بەڕاستیە ئەمە وەکو چۆن عەرەبەکان ئیسرائیلیان کردووە بە عەلاگەیەک وەچی کێشە و مەشاکیلی خۆیانە پیا هەڵەواسن، ئەمانە ژوەیان لێ هاتووە. دوایەوە ئەمانە زۆر نامەسئولن، وەکوتم زۆر ئەخلاقی سیاسیان تیان نەماوە، باشە ئەو کاتی کە ئابووری سەربەخۆیان ڕاگەیان نەیان نەزانی ژیانیان بەکوێگە، یعنی لەکوێی دنیا بووە نەوتێک لە 140 بە قەولی خۆیان کە من گومانم لەوە شەیە لە 140 بۆ خەڵک بگەڕێتەوە. باشە ئەمە ئەگەر یعنی کەمترین دنیابینی سیاسی، کەمترین عقلی دەوڵەتداری هەبێ کەس هەیە ئەمە بکە. پاشان ئەمان ئێستا ئەوە تا پارتی وێچێتی خۆت ئەزانی چی ناکەن لەسەر پۆستێکی سەرۆکۆماری ڕەمزی، ینی کە ئەم پۆستی ڕێیس جمهوریە ئەوەتەی هەیە هیچ خێرێکی بۆ کورد نەبووە، تەنها شتێکی ڕەمزیە، خێری بۆ ئەو کەسە هەیە کاچێتە ئەوێ وەزائیدەن ئەو هێزە سیاسیە یا ئەو بنەماڵە سیاسیە یا ئەو گروپە سیاسی لە ناو پارتی وێچێتیە دەعمی ئەم شەخساکەن کە ئیبەنە ئەوێ. تەنهاینە پۆستی سەرۆکۆمار بە هیچ جۆرێ خێری بۆ میلەتی کورد نەبووە، بەڵام ئەوە تا پارتی وێچێتی یەکتی لەسەر تەخوینەکەن، دەستی شیعە و سونە ماچەکەن بۆ ئەوەی یا بۆ پارتی بێ یا بۆ یەکێتی بێ. ئەوە بە عیب نازانن، ئەوە بە تەنازول نازانن، ئەوە بە سواڵی پۆست نازانن، بەڵام ئەگەر بێت و بڕۆن ڕێبکەون لەگەڵ یان ڕێکەوتنێکی هاوسەنگ کە لە خزمەتی هەم سیادە و بەهێزکردنی هەرێمی کوردستانە بێ، هەم لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێ، هەم ئەو دەستورەی کە خۆیان دایان ناوە لە 2005 ئەمە بە تەنازول و بە سواڵ و بەم شتە نازانن کە لە ڕاستیە ئەمانە سواڵی پۆستەکەن بۆ ئەندامانی بنەماڵە سیاسیەکانیان، ینی بەڵام پێیان عیب نییە شکۆی خۆیان شکێنن لە بەرامبەر شیعە و سونە و ئێران و تورکیا، بەڵامەکانی کەن پێیان عیبە. بۆیە مەسەلەی بەغاکان ڕاگەر ئەوەوە بڵێم بەهانەیە و ئەم قسەی بەڕاستی لای هیچ یەکێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناخوا. گەورەترین مشکلە ئەوەیە کە ئەم دەسەڵاتە ئەم حکوومەتە متمانەی لە دەست داوە، یعنی لەمە کوشندەتر نییە کە دەسەڵات حکوومەت متمانە دەست بە. ئێستا کاک ڕاڤیار یعنی پێویست ناکات دانیشتین ڕقم حساب بکەین، ینی من پێم وایە هیچ کەسێ دانیشە ڕقم حساب بکە ینی کات کوشتنە. بەڵێ داهات لە هەرێمی کوردستانە هەیە، بەڵام ئیدارەی داهات پڕ گەندەڵیە، پڕ ناشەفافیە، ئەڕوا بۆ جیرفانی بنەماڵە و خێزان و ئەشخاصی ناو پارتی وێچێتی، بۆیە داهات لە هەرێمی کوردستانە هەیە و هیچ پێویستیش ناکاتەوە چاوەڕێی 200 ملیارد دیناری بەغدا بکەی. ئەمە بیانووە بەهانەیە و ئەم بەهانانەیە کە لە بینی پارتی وێچێتی و حکوومەت هەموو ڕۆژێ ئەیهێنەوە بۆ ئەوەی زیاتر و زیاتر سەروەت و سامان بۆ خۆیان و بۆ بنەماڵەکان و بۆ حیزبەکانیان خۆرەخ بکەن. و زۆر سپاس بەڕێز دکتۆر شێخ حەمامین مامۆستای جوان سپاس لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز هەرشاد بن، کاتێکی خۆش سپاسان لەگەڵ بن.